نەبوونی کارگوزار لە خوێندنگاکانی کفریدا کێشەیەکە و بەرۆکی پرۆسەی ژینگە و خوێندنی گرتووە. ئەم خوێندنگایە زیاتر لە 600 خوێندکاری هەیە و هیچ کارگوزارێکی نییە. مامۆستا و خوێندکاران ڕۆژانە ئەرکی خاوێنکردنەوەشیان لە ئەستۆدایە. دۆخی دەیان خوێندنگای تریش لێرە باشتر نییە. 635 خوێندکارمانەیە لەگەڵ 54 مامۆستا پێما بێ 600 نەفەرین تو 600 نەفەر لە بینایەکی وا زەخما لە 21 پۆلا دابەش بووین. بڕیارێوماندا کە هەمومان ماگانە پارەکۆ ئەەکەینەوە لە موچەکەی خۆمان مانگی هەرێکی 5,000 دائنین 250,000 کات دوو گەنجمان هێناوە قوتابخانەمان بۆ پاکەنەوە. بەڵام ئەمە چارەسەری بنەڕەتی نییە. ئێمە هاتام قوتابخانەی باخەوانیشی نییە کاک. ئێمە قوتابخانەی گەورە یەک پاسەوانی هەیە. پاکردنەوەی پۆلەکان قوتابی بەس کاغەز و لایلۆنی خواردنەمەنەکانیان لەگرێ، بەڵام کەسێکمان کردووە مامۆستایان کارمەندانی قوتابخانەکەمان ماگانە بڕەپارەیە کۆکەین و یارمەتی کەسێتر دێن و یارمەتی ئەم کارگوزارەدا بۆ پاکردنەوەی قوتابخانەکەمان. لە سنووری کفریدا بەناوشار و دەوروبەریەوە 86 خوێندنگا هەیە. نزیکەی 70% ئەم خوێندنگایانە گرفتی نەبوونی کارگوزاریان هەیە. بەهۆی ڕاگررتنی دامەزراندنیشەوە کەس نازانێت ئەم کێشەیە چۆن و کەی چارەسەر دەکرێت. بنەڕەتا کێشەیەکی زۆر گەورەیە مەکتەبەکان بەدەستیەوە ناڵێنن و داواکەین کە حکومات ڕێگەچارەیەک بۆ ئەو بابەتە بگرێتە بەر. لێرەوە سوپاس و دەستخۆشی بۆ بەڕێوەبەرەکان و مامۆستایانی سنووری پەردەکەمانەکەین کە ماگانە لە پارەی مامۆستایان کۆکەنەوە و بۆ ئەوەی بتوانن کارگوزار بۆ قوتابخانە و خوێندنگاکان دابین بکەن و بێتە مایەی خزمەتکردنی قوتابیان و مامۆستایان. ساڵانە ئەم گرفتە لە خوێندنگاکانی کفریدا دووبارە دەبێتەوە. ژینگە و پاک و خاوێنی ناو خوێندنگاکان بەم هۆیەوە لە بەردەم هەڕەشەدایە. سامان کەریم کورد چات نیوز کفری.